بەهۆی کاری قاچاقکردن بە مرۆڤەوە وەزارەتی ناوخۆ ژمارەیەک کارمەندی لە کار دوورخستەوە. پۆلیسی سۆرانیش ڕایدەگەێنێت لا سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران تەنها 8 کەس لە کار لادراون. هەروەها لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانیش 4 کەس لە سەرکاری قاچاق لادراون. پۆلیسە لادراوەکانیش ئاماژە بەوە دەکەن کەوا لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 100 کەس بڕیاری دوورخستنەوە و لە کارلادانیان بۆ دەرچووە. بەپێی وتەی پۆلیسی سۆران ئەو کارمەندانەی وەزارەتی ناوخۆ کاری تەکسیان کردووە و هاوڵاتیان بە قاچاق بۆ دەرەوەی هەرێم گواستۆتەوە و بەپێی مادەی 45 لە یاسای سزادانی هێزەکانی یاسایشی ناوخۆ ئەنجومەنی لێکۆڵینەوەیان لەسەر پێک هاتووە و لەسەر ڕاستپاردەی لێکۆڵینەوەکان و بەهۆی زیانگەیاندن بە بەرژەوەندی گشتی لە ڕاژەکانیان دەرکراون. بە ڕێبەراتی پۆلیس سۆران 8 کارمەندی لە ڕاژە دەرکراون لەسەر ڕاستپاردەی ئەنجومەن لێکۆڵینەوە لەبەرەوەی ئەو کارمەندانە پێشتر لەسەر بە قاچاقبردنی هاوڵاتی بۆ دەرەوەی وڵات لەلایەن بەڕێوەبەراتی ئاسایش دەستگیر کرابوون پەراوی لێکۆڵینەوەی قەزاییان بۆ کراوەتەوە. دواتر ئێمە بەپێی مادەی 45 لە یاسای سزادانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەنجومەنی لێکۆڵینەوەیان لەسەر پێکهاتووە لەسەر ڕاستپاردەی ئەنجومەن لێکۆڵینەوە لە ڕاژە دەرکراون لەبەرەوەی زەرەر بە بەرژەوەندی گشتی سلشی پۆلیس دەگەینێت. کارمەندە دوورخراوەکانی پۆلیسی سۆران ئاماژەبەوە دەکەن لە زۆربەی شارەکانی کوردستان کارمەندانی هێزە ئەمنیەکان لە کاری قاچاقی تێوەگڵاون و بەڵام بەهۆی جیاوازیکردن لە نێوان شارەکان بڕیاری دوورخستنەوە و فەسڵکردنی کارمەندان لە کارەکانیان تەنها لە سۆران جێبەجێکراوە و پۆلیسی شارەکانی دیکە دوور نەخراونەتەوە. ئەو پۆلیسە دوورخراوانە ئاشکراشی دەکەن تەنانەت لە نێو کارمەندانی پۆلیسی سۆران جیاوازی کراوە و دەیان کارمەند و پۆلیس سەرەڕای تێوەگڵانیان لە کاری قاچاقی بەڵام لە بڕیاری دوورخستنەوە هەلاوێر دراون و لە کارەکانیان بەردەوامن و فەسڵ نەکراون. ئێستا من پێری لە وەزارەتی بووم ئەرێن کاکە 1 نەفەر عفو بکرێ هەر هەموو عفوکردن. ئێستا ئاگام لێ لە دهۆک و زاخۆ و ئاکرێ و ڕانیە و چوارقڕنە و حاجا و سلێمانی کوێ ئەوانە نەفەر عفو کراینە 164 نەفەر لە سنووری ڕاپەڕین عفو کرایە لۆ مەعفو ناکرین لە دهۆچارێس بخۆم بزەبتەوە لە سەنیە بەس وەکی زانیاریم هەبی 270 نەفەر عفو کرایە لۆ مەعفو ناکرین. ئێستا لە سۆران لە ناو سۆران نەفەر عفو کرایە لۆ مەعفو ناکرین. و ئێستانێکەش ئێمە زۆربەمان لە دادگای سەربازیش کتابن لەواتەوە کە بەڵێن نامە لە جیرە و جارچکە و کارێ نەکەین. ئێستا شەوانە ئەستاینە جارێکی دیکە کتابەکە نوکراوە و دوونێ کتابەکاتە دایرێمە کامە دەست لە کارەر بگرین. ئەمن بەش بە حاڵی خۆم ئەو ڕۆکەواخەری چم عملاتی مۆکۆی بینن دەستە کارەرەگرم. زۆربەی پۆلیسەکانیش کە ئەو کاریان کردی هەر وەکو تەکسیشان کردیا کەچی ئەوان بە قاچاقچی و کاری نایاسایان لە قەڵەمدەیە لە سۆران نزیکەی 35 نەفەرەکە بیتن بەس لە داتای هەمووی پارێزگای هەولێرێ 100 نەفەرە بیتن. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی دەڤەری سۆران کە دەکەوێتە سێگۆشەی سنووری عێراق ئێران و تورکیا و هەروەها خراپی بارودۆخی ئەمنی شارەکانی سووریا و عێراق و نیشتەجێبوونی هەزاران هاوڵاتی ئەو دوو وڵاتە لە ناوچەکە و هەڵهاتنیان بۆ ئەوروپا سەدان قاچاقچی لە دەڤەرەکە کەوتنە دەرباسکردن و گواستنەوەی هاوڵاتیان بۆ ئەوروپا و چەندین جاریش بەهۆی کەمتەرخەمی قاچاقچیەکانەوە دەیان پەنابەر لەسەر سنوورەکان لەسەر ماڕەق بوونەوە و گیانیان لەدەستدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.